هەڕەشەی کوشتندا دکتۆر عەلی قەرەداغی دەکرێت. تەرمیند و کەس لە گەڕەکێکی شاری سلێمانی دۆزرانەوە. با تۆمەتی خراپەکاری لە سەرزەوی سزای لە سێدارەدان بۆ مامۆستایەکی ئاینی دەرچوو. سڵاوتان لەبێ لە تیوارۆسی هەواڵتان پێشکەشەکە. نووسینگەی ڕاگەیاندنی دکتۆر عەلی قەرەداغی سەرۆکی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان ڕایگەیاند ڕێکخراوێکی ئیسرائیلی هەڕەشەی لا مامۆستا عەلی قەرەداغی کردووە لە بەرامبەر ئەوەی خواستی خۆی پێشانداوە بۆ سەردانیکردنی دەواازەی ڕەفەح و گەیاندنی هاوکاری مرۆیی بۆ کەرتی غەزە کە ماوەی زیاتر لە 127 ڕۆژە گەمارۆ دراوە. باوتەی نووسینگەکەی دکتۆر عەلی قەرەداغی هەڕەشەکە کە لە هەژمارێکی ئیسرائیلیەوە ئاراستەی دکتۆر عەلی قەرەداغی کراوە تێیدا نووسراوە زۆر باشە وەرا ئاواتەکەت بەدی دەهێنین و دەتنێژین. ئاماژیان بەوەش کردووە تا ئێستا دکتۆر عەلی پێداگرە لەسەر نیازەکەی بۆ سەردانیکردنی دەواازەی ڕەفەح و گەیاندنی هاوکاری مرۆیی با هاوڵاتیانی غەزە. محەممەد خزر نەژاد مامۆستایەکی ئاینی شاری بۆکانە و دادگای شۆڕشی ورمێ بە تۆمەتی خراپەکاری لە سەرزەوی سزای لە سێدارەدانی بەسەردا سەپات. محەممەد خزر نەژاد لە کاتی خۆپێشاندانەکانی ساڵی 2022 لە ئێران دەستگیر کرا. ڕێکخراوەی مافی مرۆڤی هەنگاو بڵاوی کردەوە. دادگای شۆڕشی ورمێ بە تۆمەتی خراپەکاری لە سەرزەوی سزای لە سێدارەدانی بۆ مامۆستا محەممەد خزر نەژاد کەسایەتی ئاینی تەمەن 45 ساڵ و خەڵکی بۆکان دەرکردووە. ڕوونیشی کردەوە کە جگە لە بڕیاری لە سێدارەدانەکە بە تۆمەتی زیانگەیاندن بە یەک پارچەی و سەربەخۆی وڵات سزای 15 ساڵ بەندکران و بە تۆمەتی پرۆپاگەندە دژی نیزام سزای 1 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنراوە. ڕێکخراوەکە وەشی خستەڕوو کە دانیشتنی دادگای مامۆستا محەممەد خزر نەژاد لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە بووە و ئەم چالەکانیە کە زیاتر لە 1 ساڵە لە بەندیخانە دەست بەسەرە مافی پارێزەرگرتنی نەبووە. سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی پارێزگاری سلێمانی ڕایگەیاند کاتژمێر چواریبەرە بەیانی ئەمڕۆ تەرمی 2 کەس لە گەڕەکی قولە ڕیسی دۆزرایەوە. دەشڵێت کوژراوەکان عەرەبن و خەڵکی ناوەڕاست و باشووری عێراقن. ئاماژەی بەوەش کرد لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بەردەوامە. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.